ئێمە لە ستۆدیۆ کە کەمال ئەحمەدمان لەگەڵا بێت کە لێپشای پرۆژەکانی ڕێکخراوی ئازادی لاوانە لە ستۆدیۆکە لەگەڵمانە باسی گفتوگۆ و قسە ئەەکەین لەسەر کۆنفرانسەکەی دوێنێ و ئەو کار و چالاکیانەی کە دوێنێ ئەنجامیان ناوە و باز لە میوانەکانی شەکین کە لە ناو کۆنفرانسەکە بوونیان هەبوو کا کەمال بەخێر بێت و بانێت باش باسێک لە کۆنفرانسەکە بکەین هەرچەند ئێمە دوێنش ڕاستەخۆمان هەبوو و ڕووماڵی کۆنفرانسەکەمان کرد بەڵام پێم خۆشە لە دەمی جەنابت و وەکو لەپسای پرۆژەکان ئەمە لەم کاتیان کۆنفرانسەتان بۆ ئەنجامانی گرنگیەکەی لە چیا بوو لەم کاتەیە سەرتا سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ کورسات کە بەر گرنگیەوە لەو تەورەی ڕوانی و هاوکارێکی باشمان بوو لە ڕووی میدیاییەوە گرنگی ئەو بابەتە لەم کاتەیە بۆ ئەم ناوچەیە بەڕێستان و هەمومان ئەزانین کە جیهان و ناوچەکە بە تایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گۆڕانکاریێکی زۆر خێرایە ئەڕوا لە کۆمەڵێک ڕۆوە بۆیە ئێمە بە گرنگمان زانی کە وەکو ڕێکخراوی ئازادی لاوان بتوانین کۆنفرانسێک ساس بکەین کە کار لەسەر ئەوە بکەین کە بزانین ئێمە وەکو گەنجی کورد ڕۆڵمان چی ئەبێ لەو گۆڕانکاریانی کە بەشێکی گۆڕانکاریەکان پەیوەستە بە کوردەوە لە ناوچەکەیە و بەشێکی بابەتگەلێکی جیهانیە ئێمە وەکو ڕێکخراوە هەمووەکو گەنجیش چۆن ڕۆڵمان ئەبێەوە چۆن کار بکەین و چۆن ئامادەکاری بکەین بۆ ئێستا و ئایندە و کارکردن لەسەر ئەو ئامادەکاریمان بۆ ئەو ڕووداوانە و خۆگونجاندنمان لەگەڵ پێشاتی ڕووداوەکان. باشە کاکەمال بەت ئەو بابەتانی کە بە تایبەتی زۆر گرنگ بوون بۆ لاوان کام بابەتانە بوون کە زۆر تیژ خراپ و سەری و توانرا بێت ئەو وڵاتانی کە بەشداریان کردووە لەم کۆنفرانسەدا بتوان دەنگی لاوانیان بگەێنن کام بابەتانە زۆر تیشکی خراپ وەسەر ئەو بابەتانی کە دەستنیشان کرابوون بە پرس و ڕاوێژ بە کەسانی پسپۆر دیاری کران بۆ چەندێک گرنگیان هەیە بۆ کورد و بۆ ناوچەکە و بۆ گەنجی کورد بۆ لاوی کورد بەڵام چەند بابەتی کتایە کە زۆر گرنگی هەیە و ئەکرێ بڵێم ئێستا پرسی بەردەوامی تەواوی وڵاتانە لە جیهان پرسی ژینگە پرسێکی زۆر زۆر گرنگە ئێستاکە کاری لەسەر ئەکرێت لە هەموو ڕێکخراوەکان بە تایبەت کە وەکو پرسێکی زۆر گرنگ سێریەکان پرسی کۆچ و بێکاری کە دیسانەوە ئەوە پرسی تەواوی جیهانەکە چ ناوخۆی وڵات وەکو عێراق و کوردستان کە ڕۆژانە بگرە چەنەها گەنج گەشتی با بڵێن بیر لەوە ئەکەنەوەکو کۆچ ڕووبکەنە دەرەوەی وڵات بۆ خۆگونجاندنیان لەگەڵ ئەو ئامانجانی کە هەیەە پرسی بێکاری کە پرسێکی زۆر گرنگە هەموو ئەم پرسانەی کە ئێمە دوێنێ لەو کۆنفرانسە قسەی لەسەر کرا بێگومان چ لە ڕابردوو چ لە ئێستا و لە ئایندەش کاریگەری تەواوی هەیە لەسەر گۆڕانکاریکردن لە ژیانی تاکی کورد بە تایبەت لاوی کورد. باش کاکەمال تایتڵێکی تۆزێک دوور و درێژتان هەڵبژارد بوو بۆ کۆنفرانسەکەەوە باز لە ئاڵنگاریەکان و دۆخی لاوان و ئەم بابەتانەتان کردووە ئەو ئاڵنگاریانەوە جێی مەترسیم کە ئێستا ئێوە هەستن بە ئەنجامدانی ئەم کۆنفرانسە وە کۆکردنەوەی ئەم وڵاتانە جا نازانم نوێنێری کام وڵات ینی چۆنەڵی بەشدار بووە ئەگەر ئاماژەیەکیش بە کورتی بۆ بێ ئەو وڵاتانە کامانە بوون کە بەشدار بوون لەبەرەوەی لەسەرەوەش پرسیارمانە بێکە بۆ ئەو وڵاتانە یانی بۆ ئەو وڵاتانە با وەڵامەکەت لەوەوە دەست پێ بکەین ئێمە ئەندامین لە ڕێکخراوی لاوانی سوسیال ئینتەرناسیۆنال کە گەورەترین ڕێکخراوی لاوانە لە جیهان بێگومان لاوانی سوسیال ئینتەرناسیۆنال زیاتر لە 100 وڵات کە ئەندامە لەو ڕێکخراوەیە بۆ هاتنیان بۆ کوردستان ئێمە پلانی پێشووترمان وابوو کە کۆنگرەی ئەو ڕێکخراوە بهێنینە کوردستان بەڵام لەبەر هەندێک گۆڕانکاری و هەندێک گۆڕانکاری بەسەر ناوچەکە و بەسەر وەزعی عێراق و کوردستان و پلانی گۆڕانکاری بەسەر پلانی یوزی خۆیان نەماتوانی کۆنگرەکە بهێنین کە نوێنەری 130 وڵات بەشدار بوو لەو کۆنگرەیە یعنی ئێوە ئەتانویست تەواوی ئەو ئەندامانەی ئەتەرناسیۆنال بانکێش بکەن ڕێکخراوی خوێندکاران بڵێن لاوەکانیان ئێمە پێشتر کە لە پارمانگی 12 بەڕێستان وەکو کورسات ئاگادارن کە سەرکردایەتی یوزی سەردانی هەرێمی کوردستانیان کرد ئەم سەردانیان بۆ ئێمە زۆر زۆر گرنگ بوو و بۆ خۆشیان گرنگ بوو بۆ ئەوەی کە ئێمە لە هەوڵی ئەوەیە بووین پەیوەندیەکانی ئازادی لاوانک و ئەندامێک لەو ڕێکخراوە زیاتر بەهێز بکەین و کار لەسەرەوە بکەین چۆن ساڵانە کۆنگرەکانیان هەر ساڵی لە وڵاتێک ئەنجامدرێ ئێمە هەوڵی ئەومانیا ئەو کۆنگرەیە بهێنینە
کوردستان بێگومان هێنانی کۆنگرەیەکی وها گەورە دەرخەری کۆمەڵێک ڕاستیە لە وڵاتەیە کە ئەمنیەتی ئەم وڵاتە بای ئەوەندەیە کە کۆنگرەیەکی گەورەی تێدا بکرێ و گەنج و لاوی کورد بای ئەوەندە توانایان هەیە کە پێشوازی لە کۆنگرەیەکی لەو جۆرە بکەن ڕێکخراوەکانی کوردستان بای ئەوەندە توانا و ئەزممویان هەیە کە کار لەسەر کۆنگرەیەکی بەو جۆرە بکرێت بەڵام هێنانی کۆنگرەکە ئەنجام نەدرا لەبەر ئەوی وتم کە هەندێک هۆکار هەبوو بۆ ئەوەی کە نەکرێت لە بەرامبەر ئەوەیە کۆبوونەوەی سەرکردایەتی یوزی کە خۆشببختانە ئەوڕۆ ئەکرێ لە سلێمانی ئەنجامەدرێت بۆ یەکەمین جار لە مێژووی دامەزراندنی سۆسیال ئینتەرناسیۆنال کە کۆبوونەوەی سەرکردایەتی خۆیان ئەهێن ئێرە ئێمە لەپاڵ ئەوەیە هەوڵی ئەوەمانیا کە نەمانتوانی کۆنگرەکە بێنین کارێکی تر ئەنجام بدەین کە کۆنفرانسێکە بە بەشداری ئەو نوێنەری ڕێکخراوی ئەو وڵاتانەی کە ئاسانتر ئەتوانن داخڵی عێراق بن و بتوانن سەردانی بەشداری بکەن لەو کۆنفرانسیان خۆشببختانە توانیمان 22 نوێنەر یان ئەندام لە ڕێکخراوی لاوانی سۆسیال ئینتەرناسیۆنال بەشداری پێ بکەین لەو کۆنفرانسیا کە بە نزیکەیی زیاتر لە 18 وڵات تێدا بەشدار بوون وەکو ئەندامی 18 وڵات هەرێکێک لەو بەڕێزانی کە بەشدار بوون لە ئاستی باڵای یان ڕێکخراوەکانی خۆیانن یان پارتەکانی خۆیانن کە کاری تێدا دەکەن لە وڵاتی خۆیان باش کاکەمەویستم پرسیاری وکەم کە ئێمە چەمانگێک لەمە پێش پرۆگراممان لەگەڵ سەرۆکی ڕێکخراوی ئینتەرناسیۆنال کرد ئایا ئەو کار و چالاکیانە بوو ئەمە بەرهەمەکەی بوو کە ئەوەی کە دوێنێکرا ئەمە بەرهەمەکەی بوو بەرهەمی تریشمانە بێت لە ئایندا ئینشاءڵڵا ئەو بەرهەمانە چی دەم لە ئایندەدا ئێمە یەکێک لەوانی کە قسەمان لەسەر کردووە ئەنجامدانی چەندین چالاکی هاوبەشە لە داهاتووە بە پێویستی تاکی کورد و لاوی کورد کە ڕەنگە گۆڕانکاریەکان ئەوەندە خێران ڕەنگە پێداویستیەکانی تاکیش و گەنجیش گۆڕانکاری بەسەرابێ بەڵام خۆشببختانە ئێمە پەیوەندیەکی وا بەهێزمان دروست کردووە لەگەڵیان کە لە ئایندەیە پرۆژەی هاوبەش وەکاری هاوبەش و تەنانەت کردنەوەی خول و وەرکشۆپ و سیمیناری هاوبەش کە ئەنجام بدرێ کار بکاتە سەر بەهێزکردنی توانای گەنجەکانمان و توانای لاوانمان لە کوردستان. کاک کەمال ڤیددیوەیەک هەیە کاتی خۆی ڕۆنشاد ڕەحمەتی سەرۆک جەلال تاڵەبانی لە یەکێک لە زانکۆکانی ئەوروپا هەڵە نەبن بەریتانیا کە خوێندکارێکی کوردی خوێندکارێکی تورک هەڵەسێت پرسیاری لەیەکە کە ئەو کات مام جەلال بازدا ئەوە کە کوردستان بوونی هەیە و وڵاتێک ئەویش ڕوونکردنەوەیات و گفتوگویەک دروستە بێ لە ئاخرا مام جەلال پێڵێڵێ ئەگەر تۆ ناتوێت دانی پێبنی ئەم شتە بوونی هەیە کوردستان بوونی هەیە جا لەم ڕێکخراوی ئینتەرناسیۆناڵەشە بمانەوێت نەمانێت ڕەنگە لاوانێک یاخود وڵاتانێک یاخود ڕێکخراوانێک کە بنکە هەستی نەتەوایەتی خۆیان بەهێزتر بێت وە پێیان خۆش نەبێت کە لاوی کورد سەرکەوتوو بێ یاخود دەرکێت لەم لایەنەوە ئێوە هیچتان کردووە لە ناو ڕێکخراوی ئینتەرناسیۆناڵ بۆی زیاتر کورد بناسێنن زیاتر لاوی کورد بناسێنن و زیاتر ئەو بەهرەی کە لە گەنجی کووردا هەیە بەڕاستی بتوانن لە ڕێگەی هەم ڕێکخراوی ئازادی لاوان و هەم ئینتەرناسیۆناڵەوە بیان ناسێنن بەو پرسیارە شتێکت بێخستنەوە ئێمە هێنانی ئەم وەفدەوە هەوڵدان بۆ بەستنی کۆنگرەی لاوانی سۆسیال ئینتەرناسیۆنال بەڕاستی لەسەر ڕاستپاردەی جەنابی مام جەلال بوو کە پێش ئەوەی وەفات بکە زۆر ینی هەوڵی ئەوەمانیا و زۆری پێخۆش بوو کە هەوڵ بدرێ ئەو کۆنگرێ بهێنە سلێمانی بەڵام بەداخەوە بەهۆی ئەو گۆڕانکارانی کە لە ناوچەکەی ڕوویە نەمانتوانی ئەو کات ئەو کارە ئەنجام بدەین و ئێستش هێنانی ئەو وەفدە و ئەنجامدان یان بیرکردنەوە لە ئەنجامدانی ئەو کۆنگرەیە هەر لەسەر ئەو بنەمایە بوو کە جەنابی مام کاتی خۆی ئێمەی لاوانی ڕاستپارد بوو کە کارێکی وەها گەورە ئەنجام بدەین چونکە جەنابی مام ئەیزانی کە هێنانی ڕێکخراوەکانی لاوان لە تەواوی دنیاە بۆ کوردستان کاریگەری خۆی ئەبێت بۆ ئێستا و بۆ داهات بەتایبەت لە ناو لاوانی وڵاتەکانی تر بەڵێ ئەوەت بۆ ڕوونکەمەوە ئەنی خۆشببختانە ئەوەندەی بەرکەوتەمان هەبووە لەگەڵ تەواوی وەفدەکەیە وە قسەکردن ڕۆژانە لەگەڵیان ڕوئایەکی زۆر جوانیان یان بیرکردنەوەیەکی زۆر جوانیان هەیە بەرامبەر بە کوردستان و لاوی کورد و بە تایبەت سلێمانی کە ئەو چەند ڕۆژە میوانی سلێمانی بوون ئەمە ئەوەی بۆ ڕوونکردنەوە ببوورە کە پێش ئەو ساڵی پار کە ئەو وەفدە سەردانی هەرێمی کوردستانیان کرد زۆر بە چاوێکی تر باسی سلێمانیان بۆ کرابوو بە سلێمانیان بەخراب بوو باس کرد بوو لە ڕووی ڕەوشی مافی مرۆڤ کە
زۆر لە ئاستێکی خراپایە و ئەمنیەتی سلێمانی کوردستان بە تایبەت و بە تایبەتتر سلێمانی کە ئەوەیە بەڵام خۆشبەختانە دوای هاتنیان و گەڕان بە تەواوی بە چەند شارێک لە کوردستان و مانەوەیان لە سلێمانی ئەو چەند ڕۆژەی سەردانی پێشووتریان ئەوە بوو لەسەر مەزاریمان بەڵێنی ئەوەیاندا سەرکردایەتی یوزی کە هەوڵی جددی ئەدرێ بۆ ئەوەی کۆنگرەکە لە سلێمانی بکرێت بەڵام بەداخەوە لەبەر هەندێک گۆڕانکاری و هەندێک ڕوودا و نەتوانرا کۆنگرەکە بهێنە سلێمانی بەڵام خۆشبەختانە بەڵێنی ئەوەیانیا کە لە بەرامبەر ئەوەی کە ناتوانن کۆنگرەکە بهێنن کۆبنەوەی سەرکردایەتیان کە وەکوتم نوێنەری ئەو چەند وڵاتەیە هێناینە سلێمانی و ئەو چەند ڕۆژەی کە لە سلێمانی بوون بەڕاستی زۆر بە شێوەیەکی باش باسی سلێمانی و کوردستان و لاوی کورد و نەتەوەی کورد کەلتوری کورد کەمال باسی سلێمانی کرد بۆچی ئەم جۆرە کۆنفرانسانە تەنها لە بابلین لە سنووری لە شارەکان کەم و لە سلێمانی دەکرێت بۆ نابرێتە ناوچەکانی تریش ئەوتان نەداوە بکەن ئێمە هەوڵمانیاوە ئێمە چالاکیەکانمان وەکو ئازادی لاوان لە تەواوی کوردستان بێەوە پێشتر بەڕێستان ئاگادارن ئێمە چەندی دارێکمان ئەنجامدا لەسەر تەواوی کوردستان لە هەر 5 پارێزگاکەی کوردستان بەڵام هەندێک چالاکی کە بە تایبەت ئەیهێنینە سلێمانی گرنگی خۆی هەیە ئێستا ئەنجامدانی ئەو کۆنفرانسە لە سلێمانی ئەوە پەیامێک بوو یان ئەو پەیامە بوو بۆ ئەوەی کە ڕوونی بکەینەوە بەڵێ سلێمانی بۆ گەیاندنی ئەوەی کە بیریان دەکردەوە سلێمانی بۆ جۆرەنیە بەشێک لە وەفدەکان کە ڕاستەخۆ قسەم لەگەڵاکردنەوەی پێمان وتراوە نەڕۆن بۆ کوردستان بە تایبەت سلێمانی و خۆشبەختانە و چەند ڕۆژێک کە لێرە بوو بە تایبەت دوای سەردان و کارە ڕسمیەکان گەڕانیان بە ناو شاری سلێمانی ئەو شوێنانی کە لە سلێمانیا هەیە شوێنێکی گەشتیاری بەیان بازاڕێکە ئەو بێ ئەمە ئەوەی ڕوون کردەوە بۆیان کە نەخێر سلێمانی بەو جۆرە نییە کە لە راپۆرتەکانە باز ئەکرێت لە هەندێک شوێن و کاری لەسەرەکرێ بۆ ناشێنکردنی سلێمانی بۆیە ئەوە بۆ ئێمە زۆر گرنگ بوو کە ئەوەیان بۆ ڕوونکەینەوە لە ڕێگەی و کۆنفرانسەوە سلێمانی شارێکە کە ئەگەر بێتە ناوی ئەبینیت شارێکی ئارامە شارێکی فرە ڕەنگە شارێکی فرەدەنگە شارێکی ڕۆشنبیریە و شارێکیشە ئامادەی تەواوی تایە بۆ ئەنجامدانی هەموو ئەو چالاکیانی کە ئەوان پێویستیان زۆر باش کاکەمان بەجەبینە سەر ئەو پانێڵ و ئەو بابەتانی کە لە ناو کۆنفرانسەکە پێشکەشکرا چەند پانێڵ پێشکەشکران کاک 3 پانێڵ بابەتی پانێڵەکان لەسەر چی بوون پانێڵێکیان تایبەت و بە دۆخی کورد و گۆڕانکاریەکان کە لە جیهانە ڕوئەدەن و پەیوەندیان بە کورد و لاوی کورد لە ناوچەکەیە پانێڵی دووهەمیان تایبەت بوو بە بەشداری سیاسی لاو و ژنانی کورد لە بڕیار لە توانای بڕیاردان لە بەشداری سیاسیان پانێڵی سێهەمیان تایبەت بوو بە ڕێگریەکانی بەردەم لاوی کورد لە ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکان پانێلیستەکان میوانەکان بڵین هەمووی دەرەوە بوونیای خۆشمان بەشدار بوون لای کەسانی خۆشمان بەشدار بوون پانێلیستەکانیش ئەوانی دەرەوە بەشدار بوون پێویست بوو زیاتر بەشدار بێن نوێنەرەکانی دەرەوە دوو کەسیان بەشدار بوو بەڵام لەبەر ئەوەی کە بەردەوام خۆیان کۆبنەوەیان هەبوو پەیوەندیان هەبوو لەبەرەوەیان توانی زۆرینیان بەشدار بنەگینا پلانەکەوا بوو کە بەلانی کەم 4 لە نوێنەرەکان نوێنەرانی دەرەوە بەشدار بن لە پانێڵەکەیە بەڵام خۆشبەختانە یەکێک لە پانێلیستەکان سەرۆکی ڕێکخراوی سۆسیال ئینتەرناسیۆنال بوو کە خۆی هەم لە سەردانەکەیە وجودیە بوو یەکە کە ئەو ساڵ هات و یەکێکیش بوو لە پانێلیستەکە باشە کاکەمال ئەو گۆڕانکاریانی کە ئێستا دەبینین لە ناوچەکەدا هەیە و لە گۆڕانکاری سیاسی و هەروەها کۆمەڵاتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو گۆڕانکاریانی کە کاریگەریان هەبوو لە سەلاوان بەتایبەتی لە سەژنان هەوڵدراوە لەم پانێڵانەدا یاخۆ لە تەواوی کۆنفرانسەکەیە باز لە کێشە و گرفت و ئاڵنگرەکانی بەردەم لاوان بە تایبەتی ژنان بکرێت بەڵێ یەکێک لە تەوەرەکان تایبەت بوو بە ڕێگریەکانی بەردەم بەشداری سیاسی لاوان و ژنان لە پرۆسەی بڕیاردان کەواتە هیچ کەسێک ببوورە لە دەرەوەی وڵات کە بەشداری کردبوو لەم کۆنفرانسەدا خانمانی تیابوون خوژنان بەشداریان کردبوو تێدا لە دەرەوەی وڵات بەڵێ دوو کەس لە قسەکەرەکان هەردووکیان خانم بوون کە ئەندامی وەفدەکە بوون یەکێکیان وەکوتم خات و هند خەیس کە سەرۆکی لاوانی سۆسیال ئینتەرناسیۆنال باش کاکەمەل باسێکمان لەوە بۆ بکە ئێستا پەیوەندیەکانی ئازادی لاوان لەگەڵ ڕێکخراوە لاوەکانی جیهانە لە چه ئاستێک هەیە
جگەل لە ئەنتەرناسیۆناڵ ینی و من ئاگادار بووم ساڵانەیەوە سەردانی وڵاتانی دەرەوەتانە کرد بۆ سیمینار و بۆ کۆنگرە و بۆ کۆنفرانسەکان لە وڵاتانی دەرەوە ئێستا هیچ چالاکیانەتان ماوەیە ئێوە ئێسیتر بەتەمان چالاکیەکان لە ناوخۆی خۆمانە ئەنجامی بن. ئێمە بەهۆی ئەو ڕووداوانی کە لە کوردستان بەتابەت لە دوای ساڵی 2014ەوە ڕووی لە کوردستان کرد بەداخەوە کە ڕێکخراوی ئازادی لاوانش بێبەش نەبوو لەو بە تەواوی بێدەنگ بووین لەبەر ئەوەی کە پرۆسەی گۆڕانکاریەکان لە کوردستان بە تایبەت لە ئاستێکا بوو کە نەمانتوانی هیچ کار و چالاکیەک ئەنجام بدەین وەکو بەڕێستانە زان هاتنی شەڕی داعش و خەیرانی دارایی وانە هەموو بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئێمە و بڕیاردان لەسەر کار و چالاکەکانی ئێمە بوو. خۆشبەختانە لە دوای دەست بەکاربوونی ستافی نوێ بەڵێ بەشداریمان کردووە لە کۆنفرانسی دەرەوە ساڵی پارمانگی 6 کۆنگرەیەک لە وڵاتی لوبنان بەسراکە من و بەڕێز کاگێ من جێگری سکرتێری ڕێکخرا و بەشدار بووین لەو کۆنفرانسەیە دەورێکی کاریگەرمان هەبوو لەوێ کە یەکێک لە پانێلیستەکان لەوێ وەکو پانێلیستێک بەشداریمان کرد کە من بووم لەوێ کە وەکو پانێلیستێک لە بابەتێکمان پێشکەش کرد. باشە کاکەمال لە هەموو سەردانەتان هەر بۆ بەدرەوە هەموو پەیوەندی باشتانە بۆ هەوڵتان داوە لە بیر و بۆ چوونەکانیان وەربگرن میتوانن ئێوە لە ڕێکخراوی ئازادی لاوانە سوودی لێ بینەوە. بێگومان بە بەردەوامی هەوڵمانیاوە نوێگەری بکەین لە کار و چالەکەکانی ئازادی لاوان و ئەگەر سەرێکی ڕابردووی ڕێکخراوی ئازادی لاوە بکەین بەو هەموو جوانیەکە هەمانە ئەزانن کە گۆڕانکاریەکی نەوعیمان کردووە لە ئەنجامدانی کار و چالاکیەکان و تەرکیز خستنە سەر ئەو چالاکیانەی کە کاریگەری ڕاستەوخۆیانەیە لەسەر گۆڕانکاریێنان بەسەر ژیانی لاولا کوردستان و ئەو پەیوەندیانەش کە ئێمە ئیشی لەسەرەکەین بەڵێ ئەو پەیوەندیانە ڕاستە هەنگاوێکی سەرەتامان ناوە لە ئێستەیە لە دوای ئەو کۆتایی هاتن بەو قەیرانەوە دەست بەکاربوونی ستافی نوێ بێگومان ئێمە بۆ هیواین هەمومان چاومان لەسەر کار و پرۆژەکانتانە کە کار و پرۆژەی جوانتر و باشتر و گەورەتر بکەن بۆ خزمەتی هەم لاوان و هەم گەلەکەمان. زۆر زۆر سپاس بۆ کەمال ئەحمەد بەڕێوەبەری پرۆژەکانی ڕێکخراوی ئازادی لاوانەکان بەڕێستان کە هاوکارێکی باشمان بوو لە ڕاپەڕاندنی ئەو کۆنفرانسە لە دوێنێ. دەست